ئەمڕۆ لەگەڵ قایمقامی کەلار و بەرەبەری گشتی شارەوانەکانی گەرمیان و سەرۆکی شارەوانی کەلار و ئەندازیارانی شارەوانی گەرمیان و کەلار سەردانی ژمارەیەک لە پرۆژەکانی شاری کەلارمان کرد بۆ ئەوەی ئاگادار بین لە جێبەجێکردن و چۆنێتی جێبەجێکردنی ئەو پرۆژانە و لە هەمان کاتە ژمارەیەک پرۆژە جێبەجێکرێ بەشێکیان کێشە و گرفت دێتە ڕێگەیان واتە ئاسەنگی جێبەجێکردن دێتە ڕێگەیان بۆی بەدەم ئەم کێشانەوە بچین هەم کێشەکانیان بۆ چارەسەرکەین هەم بە خۆشحاڵی ئێستا ژمارەیەک لەو پرۆژانە جێبەجێ کرێت کە لە کاتێکدا پرۆژەکان ڕاگیراون و بودجەی جیاجەکان لەسەر نییە دابین بکرێت بۆ پرۆژەکان ئەوەی جێگەی خۆشحاڵیە هەموو لایەک وەکو تیمێکی باش ئەم پرۆژانەیان جێبەجێ کردووە کە بەشێک لەو پرۆژانە لەسەر ئەرکی وەبەرهێنەرەکان کە ئەو بەرهێنارە یاخود ئەو سەرمایه‌دارانەی کە لە ناو شاری کەلارە پرۆژەی جیاجیان جێبەجێ کردووە لەسەر ئەرکی خۆیان تەمیلی ئەم پرۆژانەکەن یاخود سپۆنسەری ئەم پرۆژانەکەن بۆی ژمارەیەک لەو پرۆژانە و شارەوانی دیاری کردووە جێبەجێ بکرێت یاخود شارەوانی پارەی نییە بودجەی نییە بۆ جێبەجێکردنی ئەوان تەمیلی ئەو پرۆژانەکەن و بەتابەتی ئەم پرۆژەی کە ئێمە لەسەرین یەکێک لەو پرۆژانەوە دیزاینێک و تەسمیمێکی جوان بۆ ئەم جادەکراوە بۆ ئەم تاوەرە کراوە کە تەوەرێکی بازرگانیشەوە لامان کاتە دەڕوانێتە سەر سیروان کە ئەتوانم بڵێم لە هەمان کاتە بێتە پرۆژەیەکی گەشتیاری لە دو ڕۆژە.